لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەش بەرنامەی گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم. سەرۆک کۆماری عێراق بۆ بەشداری لە کۆنگرەی ساڵانەی داڤۆس لە سویسرایە. ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە پشووی زستانەدایە. حکوومەتیش لە عێراق کار بەڕێکەرە. لەگەڵ ئەمانەدا خۆپیشاندانیش بەردەوامن. ئەمە شانۆی سیاسی عێراقدا کە ئێستا ئێمە دەیبینین و چاوەڕوانی ئەوەشی لێ دەکرێت کە گۆڕانکاری لە عێراقدا بکات. نوری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا فراکسیۆنی دەوڵەتی یاسا دەڵێ گەڕان بە دوای کاندیدێکی سەرۆک وەزیراندا بەم جۆری ئێستا بەرپرسیارەتەکەی دەکەوێتە ئەستۆی ئەوانەی بربەستی بۆ دروست دەکەن. ئەمە جۆرێکە لە نیشانانەی کە دۆزینەوەی کەسێک بۆ سەرۆک وەزیرانی نوێ عێراق کارێکی قورس بووە. لە هەمان کاتام حکوومەتە کات بەڕێکەرە لە یەک لە دانیشتەکانی خۆیدا بڕیاری داوەکە 900,000 کەس بۆ ماوەی 3 مانگ موچەیان پێ بدات. باردۆخی سیاسی عێراق تەوەریە میوارەی گەرما و گەرما بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمدایە بەخێربیت. هەروەها بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستۆدیۆکانی هەولێرە جەنابیشتان بەخێربێن. بەڕێز حەسەن لای جەنابتەوە دەست پێەکەم. سەرۆک کۆمار بەرپرسە لە دیاریکردنی سەرۆک وەزیران بۆ جۆرێکی ئێستا هەموو چاوەکان لەسەر سەرۆک کۆمارە یاخود بابەتی دیاریکردنی سەرۆک وەزیران زۆر لەمە گەورەترەکە ئێمە دەیبینین. بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە. لە ڕاستیدا ئەو ململانە سیاسیانی کە لە 15 ساڵی ڕابردووە لە عێراقدا هەیە دوجار بە بەردەوامی ڕنگ دەداتەوە لەسەر جۆری ململانەکان و شێوەی دەرکردنی بڕیارەکان و بەرژەوەندی هێزە جیاوازەکان کە لەسەر ساحەی سیاسی عێراق وجودیان هەیە و لە پێشبڕکیان بۆ وەرگرتنی زۆرترین دەسڵات. ئەمە وای کردووە کاریگەری بخاتە سەر پێگە و دەسڵاتی کارکتەرە سەرچەکان لە عێراقا و لایەنە یاسایی و دەستوورەکەش تێکەڵ بەو ململانەیە بکرێ کە لە بنەڕەتە وانە. خۆتان نەزان عێراق ئێستاکە لە گێژاوێکی گەورە دەژێ گێژاوێک بەڕاستی کە مێژووی سیاسی عێراقلانی کەم لە 100 ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە مۆدێلێکی لەم جۆرەی لە ناڕەزایی و ڕاپەڕین و شۆڕش بەخۆیەوە نەبینیوە کە مۆدێلێکی جیاواز لە مۆدێلەکانی تر لە دنیا هەیە. بۆیە سەرۆک کۆمار لە ڕووی دستوریەوە لە ئێستادا کە فەراغێکەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستی لە کار کێشاوەتەوە. بەڵێ ئەوە خودی سەرۆک کۆمارە بە پێی دەستوری عێراقی کە دەبێ یەکێ ڕاست بێرێ. ئەمایان تا ئەو ئەندازەیە ڕاستە. بەڵام دوجار دەبێ خوێندنەوەیکی ورد بۆ مەشهەدی سیاسی لە عێراقا بکرێ کە ئێستاکە عێراق لە وەرچەرخان و لە کۆمەڵێک گۆڕانکاری و لە دۆخێکی نەخوازراوایە تەنها ناکرێت کۆی کێشەکان بەوە بەسی ئاخۆ سەرۆک کۆمار کەسێک ڕاددەسپێرەیان نا. بەڵام ئەوە هێزە سیاسیەکان هەمیشە کۆمەڵێک ناو دەخەنە بەردەستی سەرۆک کۆمار پێشەوەی سەرۆک کۆمار تەتەڵەی بکە و دوجار بینێرێتە بەردەم پەرلەمان بۆ ئەوەی ڕەزامەندی سەردەر بڕێ و کابینەکە تەشکیلکە لەلایەن شەقامی عێراقیەوە ئەو کەسایەتیانە ڕەت دەکرێنەوە. جێگەی داخە تا ئێستاکە سیاسەکانی عێراق و ئەوانش کە لە دەسڵاتان بە دیاریکراوی شەقامی شیعە و سیاسەکانی شیعە نایەنەوێت لە حەقیقەتێکەیە تێبگەن. ئاخۆ ئەو داخوازیانی کە خۆپیشاندەرانیانە ئەوەی کە لە عێراقا دەگوزارێت لە دوومانجی ڕابردووە خۆپیشاندانیان شۆڕش و ڕاپەڕینە. کامیانە؟ بەڕاستی شۆڕش و ڕاپەڕینە بەڵام لەسەر تەرزێکی تازە تەرزێکی مەدەنیانە تەرزێک بەدەل لە بەکارهێنانی هێز و چەک و تند و تیژی. چۆن شۆڕش لە خۆپیشاندان جیاکەیتەوە؟ خۆپیشاندان زۆر جار بۆ داوایەکی دیاریکراوە بۆ گۆڕانکاریەکی ڕیشەی ڕادیکالیانە نییە. تەنها بۆ داواکاری بۆ خزمەتگوزاریەکە یان بۆ یاسایەکە یان بۆ داواکاریەکە کە پەیوەستە بە ژیان و داخوازی خەڵکەوە. بەڵام ئەمەی کە لە شەقامی عێراقیە و لە ساحەکانە دەگوزارێ ئەمە داوای گۆڕانکاری ڕیشەیی لە عێراقداداکە داوای گۆڕانکاری لە فۆرمی دەوڵەتاکە و لە حکومەتەکە و تەواوی ئەو یاسا و دستوری کە لە عێراقا بە نیوە ناچڵی کاری پێکە ئەم ڕەتی یەکاتەوە. ئەم دەوێتی هەم حکومت بگۆڕێ هەم فۆرمی دەوڵەت سیستەمی وڵات بگۆڕێ و لە هەمووشی مەترسیدار
ئەوەی کە لە پرۆسی ئازادیوە 2023 تا ئێستا کە لە عێراقا کراوە خۆپیشاندەرانیان ڕاپەڕیوان ڕەتی دەکەنەوە بە کارکتەرە سیاسیەکانەوە و بە هێزە سیاسیەکانەوە. ئەمە بەڕاستی ئەمەیە عێراقی بەرەو گرێچوێرەیەک بردووەوە بەرەو لە بەردەم کۆمەڵی هەڕەشە و مەترسیایە لە بەرامبەر هێزە سیاسیەکان و بە دیاریکراوی هێزە سیاسی شیعەکان ئەوەیان قبوڵ نییە دەیانەوێ هەر خۆیان بمێنەوە و هەر خۆیان هەژمونیان هەبێت لەسەر کایەکانی دەسڵات و لەسەر جمگەکانی دەسڵات و خۆیان بن چۆن وەزیردانن چۆن محاسەساکەن چۆن پشپشکێناکەن و چۆن سەرۆکی ئەنجومەنی وەزیراندانن. لە بەرامبەردا ئەوەی کە لە شەقامی عێراقیە دەڵێن دەبێت لە نێو شەقامی عێراقەوە کاندیدێک دیاری بکرێت کە سەرۆکایەتی حکومەتی پێڕاست پێدێت. لەم نێوەندا سەرۆک کۆمار چی پێ دەکرێت؟ ینی ئەگەر دەبێ بچێتە شەڕێکەوە یان شەڕی ئەو ملەتە بکە کە لە ئێستادا ڕاپەڕی و ئەم دەسڵاتەوە ئەم مۆدێلی لە حکومڕانی قبوڵ نیە، یانیش دەبێ بچێتە شەڕێکەوە لەگەڵ هێزە سیاسی شیعەکانە کە پاڵپشتی دەرەکیشیان هەیە و هەمووشیان هێزی چەکداریان هەیە و ئەمە وای کردووە بەڕاستی سەرۆک کۆمار ناتوانێت بڕیاری کامیانکەرەوە. لەو دوو بژاردەی کامیان بژاردێکی باش و واقعیە بۆ عێراق؟ هەمیشە لە هەموو وڵاتێکدا نەک تەنها لە عێراقا ئەوە شەقامە ئەوە میلەتە دەبێتەوە بچیتە سەنگەری ئەوەوە. بەڵام دۆخی عێراقش ئاسان نیە چکە عێراق ساکە تەنراوە بە هێزی چەکدار و میلیشیایی و تەداخلاتی ئەم وڵات و ئەو وڵات کە دۆخێکە دۆخێکی نەخوازراوە یعنی دەوڵەت پێگەیکی نەماوە و دام و دەستگاکانی دەوڵەت ئەو پێگەیان نەماوە بەڕاستی بتوانێت دەستور بپارێزێەوە بتوانێت قوارەی حکومڕانیەکە بپارێزێەوە بتوانێت سنووری عێراق و بتوانێت شکۆ و سیادەی عێراق بپارێزێت. بۆیە دەبێت سیاسێک ژیرەکان و سیاسی دڵسۆزەکان و ئەو کارکەتەرانی کە لە جونگەکانی دەسڵاتان دەبێت هەمیشە بەرەی ملەت هەڵبژێرن نەک بەرەی کۆمەڵی هێزگەلێک کە دەیانوێت عێراق بە ئاراستەی تایفی و بە ئاراستەی پشکێنە و بە ئاراستەی وەلاعات و بەو دۆخەی کە لە گەندەڵی و ناتەندروستی لە حکومڕانی کە لە ئێستادا لە عێراق بەرپایە. کەواتە هەمیشە دەبێت ئینسان و سیاسیەکان و هێزی سیاسیش دەبێت شەقام هەڵبژێرێ و بریا سیاسیەکانی عێراق لەژێر ئەو هەیمەنە و ئەو خواستە شەخصی و کەسی و حیزبیە تێپەڕایەن و بەهات باەن شەقامیان هەڵبژاردایە و ئاشبوونەوەیکی گشتیان بکردایە و دستور و یاسا و بەرژەوەندەکانی گەلیان بخستایە پێش بەرژەوەندی حیزب و وەلاعات و دەستێوەردان و عەقڵیەتی تایفەگەری کە لە عێراقایە. یعنی لە نێوانی ئەو دوو هێزە کارکتەری سەرۆک کۆمار و هەندێک کارکتەری تر لە عێراقا ئاسان نییە بتوانن بڕیارێک بن بڕیاری یەکلاکەرەوە بێت. هەر تایبەت بە دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکوەزیران هەر ناو دێتە ناو شەقامی سیاسی عراقیەوە ئەم بابەتە بۆتەوەی کە لە نێوان پشتیوانیکردن و ڕەتکردنەوەدا ماوەتەوە. ئەنی ڕۆژێک دێمە بگاتە کەناری ئارام و کۆتایی بەم جەدەلە بهێنرێت. من بەش بە حاڵی خۆم ینی بڕام وایە عێراق بەردەوام لە ئالۆزیەوە بۆ ئالۆزی دەڕوا و ئەگەری ڕووداوی تریش دەبێت چاوەڕوان بکەین. لە ڕاستیە ئەو ناوانەی کە پێشکەشەکرێ نەخرێنە بەردەم سەرۆک کۆمار بۆ ئەوەی سەرۆک کۆمار بە پێی دەستوری عێراقی ڕاستپێرێ بۆ پێکێنانی حکوومەتەکە لەلایەن شەقامەوە قبول ناکرێت. هۆکارەکەشی ئەوەتانە ئەو شەقامە دەڵێ ئێمە کەسێکمان ناوێت لە 15 ساڵی ڕابردووە ممارەسەی دەسڵاتدارێتی و سیاسی و پەرلەمانتاری کردبێت و کاندیدی هێزە سیاسیەکان بێت. دەبێت کەسێک بێ لە نێو خۆپیشاندەرانەوە دەنجی بۆ بدرێەوە قبول بکرێەوە پەسەند بکرێ و دواتر سەرۆک کۆمار ئەوەی بکە. یانی کاندیدەکە بە کورتی دەیانەوێت ینی کاندیدی شەقام بێ کاندیدێکی ئەزمونکرااو نەبێ کە بە نەزەری عێراقیەکان هەموو ئەمانەی کە لە 15 ساڵی ڕابردووە ئەزمموی سیاست و حکومڕانییان کردووە و پەرلەمانتاریان کردووە ئەزممونێکی شکستە کە عێراقی گەیاندوتە ئەم دۆخە. بۆیە ئەمە پێم وایە تا دێت دۆخی عێراق بەرەو ئالۆزیە بە و شەرخ و کلێنەکانی نێوان جەماوەر و خەڵک لەلایەک و هێزە سیاسیەکان لەلایەک گەورەترەکە و تا ئێستاکە ڕوون نییە ئایا کام لە مل بۆ کام لای تر دەدا کە کاندیدێک پێشکەشی سەرۆک کۆمار بکە. زۆر باشە. بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندای سەرەتای بەرنامەکە باسم لەوە کە سەرۆک کۆماری عێراق لە سویسرایە ئەنجومەنی نوێنەران لە پشووی زستانەدایە حکوومەت کاربڕێکەرە خۆپیشاندانیش بەردەوامە. پرسیارەکە ئەوەیە وڵات بەم جۆرە دەڕوات بەڕێوە کە ئێستا کەس نەبێت کەسی یەکەمی عێراق بێت و ئیدارەی ئەم دۆخە بدات؟
زۆر سپاس کاک یوسف سڵاو لە جەنابت و لە میوانە بەڕێزەکەشت. بەڕاستی ئەمەی لە عێراق دەگوزارێ کێشەکانی کەڵەکە بووی 16 ساڵی ڕابردووە هەر لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە کێشەکان ساڵ بە دوای ساڵ زیادی کردووە کەس ناخوێنێتەوە. یعنی ئەوەی لە عێراق دەگوزارێستا کێشەکە پێشتر لە سەرەتادا زیاتر کێشەکان لە تەرەفی سونیەکان بوون. یعنی ئەو کاتی دوای پرۆسەی ئازادی عێراق و لە سەردەمی خوا لێ خۆشببوو مامسەلالدا ئەو کاتە هەوڵێکی زۆر درا بەوەی کە عێراق لەو ئەو سیستەمە هەیە سیستەمێکی فیدرالی بە فعلی سیستەمێکی فیدرالی بێ. یعنی عێراق بکرێت بە سێ فیدرالی ئەمەی هەرێمی کوردستان هەبوو هەم هەرێمی سونەکان و هەم هەرێمی شیعەکانیشدا بمەزرێ. ئەو کاتە جەنابی مامزرا زۆر هەوڵیدا بەڕاستی ئەوەی ئەو کاتە ڕێگر بوون سونەکان بوون. سونەکان عەقلیەتی ئەوە لە مێشتیاندا بوو حکومڕانی 89 ساڵی ڕابردووی بەعسیەکاندا هەر بە خەیاڵی ئەوەی کە ئەو دەسەڵاتە بگرنەوە دەست بۆیە بە هەموو شێوەیەک ڕەفزیان دەکرد. یعنی ئەوان کە یعنی تەنانەت جارێک مامزەلار زۆر بە سەراحەتەن پێی گوتبوون گوتبووی ئێوە گلەیتان هەیە گازاندەتان هەیە ئێوە ناڵێن ئەمە شیعەکان دەمان کوژن شیعەکان غەدرمان لێ دەکەن شیعەکان وامان لێ دەکەن ێ باش ئێوە بۆ قبولی هەرێمێک ناکەن بۆ خۆتان ئێوە ئەو کاتە هەم ناوچەیەکی سربەخۆتان دەبێ هەم هەرێمێکی سربەخۆ هەم ئابووری سربەخۆ هەم تا ڕادەیەک سوپایەکی نیزامی یعنی لە زۆر شت ئێوە نەزاتان دەبی لەو معاناتەی هەتانە بەڵام ئەوان وەکو باسم کرد ئەم شتە لە مێشیاندا بۆ قبولیان نەدەکرد بۆیە ئەمە هەر هاتە دوای یعنی ئێستاش بینیمان یعنی لە دوو مانجی ڕابردوو ئەمە زیاتر لە دوو مانگە ینی ئەمە هەم خۆپیشاندانەکان هەم ئیستقالەدانی سەرک وەزیران یعنی عێراقی بۆ تونێلێکی نادیار بردووە بەڕاستی. یعنی بەڵێ من لە بەرنامەی پێشترێشدا لەگە بەڕێستان باسم کرد من ئەوەی لە عێراقدا دەگوزارێ من گەشتبین نیم یعنی ئاسان نییە تەنانەت بەڵێ خەڵک لەگەڵ ڕێی شەقامدایە بەڵام ئەوەی شەقامیش داوای دەکا بەڕاستی ئاسان نییە ممچین نییە. یعنی ئەوەی شەقام داوای دەکا هێنانی کەسێک بۆ سەرک وەزیران هیچ پۆستێکی نەبێ و ینی ئاسان نییە. بەڵام بە دیوەکەی تریانش انتخاب کراوە دەنگت پێدا ئەوەی شەقام دەوێ بەڕای بەڵێ بەڕێز ئارام ئەگەر بە دیوەکەی ترا تەماشایکەین ینی لە دۆخێکی ئاوایە ئەنجومەنی نوێنەران ئەبێ شویزستانی خۆی وەربگرێ حکوومەتەکەی کار بەڕێکەر بێ سەرکردە سیاسەکان هەر یەکە و کوردوتەنی لە ئاوازێ بخوێنێ سەر و کۆمار بۆ بەشداری لە کۆنگرێک بچێتە دەرەوە ینی هەرچەنەوە بابەتێکی کاتیەوە ئەگەڕێتەوە. ینی پێدوان نییە خەڵکی عێراقیش لەم مۆدێلە سیاسیانە بێزار بوون و دەبێت گۆڕانکاری نوێ بێتە ئاراوە. بەڵێ بێگومان من وەکو باسم کرد یعنی ئەمەی شەقام داوای دەکات بەو مانای نییە ئێستا دەست ناکەوێت. ینی من پێم وایە دەیان کەسی تەکنۆقرات و کەسانی با بڵێن شارەزا لە ئیدارەدا خەڵکانی درسۆز لە عێراقدا دەست دەکەوێت بۆ وەرگرتنی پۆستی سەرک وەزیران بەڵام کێشەکە ئەوەیە ئایا ئەم کەسە چێ پشتیوانی دەکا یعنی ئەمەی شەقام داوای دەکات بەواتایشتر لەوانەیە لایەنە سیاسەکان پشتگیری نەکەن. یعنی بۆیە هەر کەسێکیش بێنن ئاسان نییە. ئێستا تەقسیمەکە کێشەکە لە ناو ماڵی شیعیە یعنی خۆی نابواە ئەوەندە بە زەحمەت باە یعنی دیاریکردنی سەرک وەزیرانێکی تر چونکە دیاریکردنی سەرک وەزیران خۆی لە پشتی شیعەدایە لە نێو ماڵی شیعەدایە بەڵام ئێستا کێشەکە لەوەدایە شیعە دابەش بوونە. ینی من هەست دەکەم ئەو توانایە یان با بڵێن ئەو کاریگەری کاتی خۆی مەرجە هەیبوو ئێستا وەکو پێویست ئەم کاریگەری نەماوە لەوانەیە مەرجە کاریگەری لەسەر لایەنە سیاسەکانی عێراقدا هەبێ بەڵام کاریگەری لەسەر ئەم جیلە تازەی گەلانی عێراقدا نماوە بە تایبەتی جیلی تازە ینی فعلا عێراق سیستەمێکی گەندەڵ و ینی لە هەموو کابینەکانی عێراقدا ئەمە هاتووە بووە بە وەزیر و پەرلەمانتار تەنها لە بیری جیرفان پڕکردندا بووە بۆیە یعنی ئەمە دەیان ساڵە لە عێراقدا ساڵانە بەدەیان هزار کەس لە کوڕ و کچی ئەم وڵاتەدا تەخەڕوز دەکا کەسدا نامەزرێ ئەوانەی هاتوونەتە سەر شەقام چێن ئەموو ئەوانەنا ئەو خوێندکارانن کە تەخەڕوزیان کردووە و دانامەزرێن ئەو کەسانە تەنانەت کاریان دەست ناکەوێتن. یعنی ئەمە ئاسان نییە بەڕاستی بەڵێ وەکوەوەی جەنابەت باست کرد منیش لەگەر ڕایەکەی جەنابتم
بە هیچ شوێک ینی پێویستی نەدەکرد ئێستا لەو وەزعەیە پەرلەمانی عراق پشوو وەرگێ پشوو زستانە وەرگێ چیان کردووە ینی خۆ خەڵک وایان پێ دەڵێ خۆ قوڕیان نەچێشاوە چیان کردو چیەکەن یعنی دەچن لە خۆشتن شوێندا ئەنیشن پێویست بە پشوو ناکە ئەوەی سەرۆک کۆمبار ئەمە وەکو جەنابەت باسی کرد شتێکی کاتێ چەند ڕۆژێکە پێویست دەکا من پێم وایە ئەم سەردانی سەرۆک کۆمبار لە کۆربەندی داڤوز لە سویسرا کارێکی باشە هەملانی کەم لەوێ چاویان بە سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئەو وڵاتانە دەکەوێت لانی کەم لە نزیکەوە دەتوانن نیەتیان بخوێنەوە بزانن ئەوان نیازیان چیە ئەوان بەرنامەیان چێ بۆ عێراق ئەوان پێشنیاریان چێ بۆ عێراق مچینە ئەمە لایەنی ئیجابی زیاتر بی لە لایەنی سربی بەڵام بۆ پەرلەمانی عێراق بۆ هەموو یعنی تەنانەت وەزیرێکی تەنانەت بەڕێوەبەرێکی گشتیش لە عێراق لەم کاتەیە گوناحە جەریمەیە تەنانەت بۆ چەند ڕۆژێکی پشوو وەرگرێت دەبێت هەموو لایەک هەوڵی جددی بدەن ئەم وەزعە بگەێنە کەناری ئارام چکە وەزعی عێراق بەڕاستی لە وەزعێکی خراپدا دەژی یعنی بە تایبەتی دوای ئەم ڕووداوانەی کێشەکانی نێوان بینی ئێران و ئەمریکا و یعنی ئێستا وەزعی عێراق لە خراپترین کاتدا گوزەر دەکاتن یعنی حکومەتی کاربڕێکەرە ئەمە دوێنێ بینی مانجارێشتر هێرشکرایە سەر باڵۆزخانەی ئەمریکا یعنی ئەمانە هەموو گرفتن یعنی ئەمە دەزانی چەند عیبێکی گەورەیە بۆ دەوڵەتی عێراق یعنی لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە تۆ سەفارەتی هەر وڵاتێک لە وڵاتەکەی تو دەبێت تۆ بیپارێزێ نابێ بچووکترین هەڕەشە بۆ سەر سەفارەتی هیچ وڵاتێکدا هەبێتن. زۆر باشە بەڕێز حەسەن بارەم قسە لەسەر دافۆسە منتەدای دافۆس کاریگەری لەسەر پرس و پرۆسی سیاسی لە عێراقدا دەبێت وڵاتە زلهێزەکان کەسایەتیە دیارەکان دەوڵەمەنەکان لە دافۆس بەشدارن لێو دەتوانن مشورێک لەم عێراقە بخۆن دیارە ئەو کۆبوونەوەیە یان ئەو موتەمەرە جیاوازە لە موتەمەرە نێودەوڵەتەکانی تر موتەمەرێکە هەم لە ڕووی ئابووریەوە بەهای خۆی هەیە و هەم ساڵانە سیاسی گەورەکانی دنیا سەرۆکەکان شارەزایان دەوڵەمەنەکانی دنیا لەوێ کۆ ئەبوونەوە بۆ گفتوگۆکردن ئەگەر چی بەعدی ڕەهەندێکی ئابووری اقتصادی هەیە بەڵام دوجار لەوێش هەم کۆمەڵێ چاوپێکەوتن و لقاعاتی گرنگ لە نێوان خەڵکە گرنگەکانە هەن هەر بە نمونە ئەم جاریان هەم سەرۆک کۆمار سەرۆکی ئەمریکا بینێ و دەیان کەسایەتی و سەرۆکی وڵاتانە بینێ و هەم حکوومەتی هەرێمیش داوەتی ئەو موتەمەرەیە کە لەوێ بەشداری ئەکاوە کەسایەتی گرنگەکان ئەبینێ کەواتە ئەمە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی معنەویشەوە گرنگی خۆیە دوجار لەوێ ئەو کۆڕبەندە وهکە کۆی کێشە جیهانیەکان لەوێ کۆ بێتەوە و قسە و باسی لەسەر بکرێ ئەوجا دەبێت ئێمە حقیقەتێکی بزانین ئەوە کێشەی عێراق تەنها ئەوە نییە کە گەلەکەی ڕاپەڕی و داوای گۆڕانکایی ڕیشەیەەکە عێراق کێشەی سنووری هەیە کێشەی دەستێوەردانی وڵاتانی هەیە کێشەی سیادە و شکۆی خۆی هەیە و کێشەی لەگەڵ وڵاتە هەرێمایەتەکانی بەڕاستی ینی عێراق تەنها یەک کێشەی نییە تاکو بڵێن وڵات سەرقاڵی ئەوە بێ چوونی کارکتەرە گرنگەکانی عێراق بۆ ئەو کۆڕبەندانە زۆر گرنگن بۆ یەک کاڵاکردنەوە و بۆ ڕۆنکردنەوەی کۆمەڵێ کەیسی گرنگ و دوجار دروستکردنی لۆبی لە ناو ئەو کارکتەرە سیاسی جیهانیانە بۆ کێشەی ڕەوای عێراق و عێراقیەکان ئەمە بەهای ئەو کۆڕبەندە جیهانیەیە کە ناکرێ مەسەن تۆ بڵێ سەرۆک کۆمار داوەنامەی بۆ هاتووە و چووە 2 ڕۆژ 3 ڕۆژ دەمێنێتەوە کە لانی زۆری سەرکردەکانی دنیا لەوێ دەبینێ و حقایقی دۆخی عێراقیان بۆ دەگوازێتەوە و هەڵدەدا لۆبیەک دروستکە و هەڵدەدا لێ تێگەیشتنێک لە نێوان هێزە کاریگەریەکانە دروست بێ بۆ ئەوەی پاڵپشتی عێراق بنتاکو لەو میحنەتە و لەو گرفتانی تێپەڕون دواتر تەنها ئەو کێشەوەکو باسم کێشەکەەوە نیە ئێستا کێشەیە لەبین حکوومەتی عێراق و ئەمریکاشە دروست بووە کە باسەوە دەکرێت کە هێزی ئەمریکا دەبێ بچێتە دەرەوە و ئەمەش تەبعیاتی زۆر خەتەری هەیە کە ئەگەر ئەمریکیەکان بچنە دەرەوە عێراق جێبێنن و حکوومەتێک ناتوانێت سەفارەیەک بۆچی تەبعیاتی هەیە کۆمەڵێ تەبعاتی ئەمنی سیاسی و استراتیژی و ئەمنی
هەیە یەکێک لەوانە مەسەن عێراق ئێستا لە کۆمەڵی ڕۆ قەرزاری ئەمریکایە و کۆمەڵێ پارەی لە بانکەکانی ئەمریکا هەیە ئەمە ئەمریکا لە 2023 تا ئێستاکە ملیارات دۆلاری لە عێراق سەرف کردەوە و قوربانیەکی زۆری داوە و کۆمەڵێ بنکە و قاعیدەی گرنگی دروست کردووە ئەمە بۆ ئەمریکا هەروە ئاسان نییە کە هاتووە پارێزگاری لە عێراقکە ئێستا عێراق لە کونفەیەکونێکە بە ئەمریکا بڵێ بچۆ دەرەوە ئەو کاتە ئەمریکا بەڕاستی هەڵوێستەکانی لە ڕووی بارزگانیەوە لە ڕووی ئابریەوە لە ڕووی سیاسیەوە و لە نێوەندە نێو دەوڵەتەکانە ئەمریکا هەڵوێستی بەرامبەر ئەم حکومەتە لانی کەم دەگۆڕێ ئەمە یەکیە لایەنیشی تری ئەوەیە کە عێراق لە بەردەم هەڕەشە و مەترسیایە عێراق ئێستاکە لە دۆخێکی دابشکاریایە و بەدەست میلیشیای چەکدارەوە دەناڵێنێ و شکۆی وڵاتەکە ئاسمان چێ بیپارێزێ خۆی ئاسمانی عێراق ئەمریکا دەیپارێزێ ئەیکە ئەمریکا ڕۆیی چێ بیپارێزێ هێزی ئاسمانی عێراق لەو ئاستانیە بتوانێت ئاسمانی عێراق بپارێزێ ئەی هاتنە ژوورەوەی تورکیا کە بەشێکی لە خاکی کوردستان داگیر کردووە ئەی چێ ئەوە بکاتە دەرەوە ئەی لە هەموو ئەوانە خەتەرتر ئەم ململانی کە لە ئێستا لە نێوان گەل و لە نێوان هێزە سیاسیەکانە دەگوزارێ ئایا ئەمە بەرەو عێراق بەرەو شەڕی ناوخۆ نابە؟ ئەیبادیان نایبە یەکێ لە ئەگەرە زۆر بە قووەتەکانە بەرەو شەڕی ناوخۆی بە ئەو هێزە چەکدارە زۆر و زەبانە کە 67 گروپ و فەسیلی چەکدار لە عێراقان هەمویان جوبەخانە و بارەگایان هەیە و دەستوەردان لە دەوڵەت و لە کاروباری وڵاتەکەن ئەی ئەوانە هەڕەشەی ئەوانە عێراق لە بەردەم هەڕەشەی ئەوانە چێ بیپارێزێ و لە هەمووی خەتەرتر مەسەلەی داعش ئەمریکا لێرە بۆ ئەمانە دروست بوون بۆچی ڕێگەی پێدا کە دروست بن دۆخێک کاتە پێش دەکرێت بکەینە دوو بەشەوە بەشێکی ئەوە بوو ئەمریکا بەڕاستی خۆتان نەزان بە پێی ئەو ڕێکەوتنە استراتیژیەی کە لە نێوان حکوومەتی ئەو کاتەی عێراق و ئەمریکا بوو لە 2011 هێزی ئەمریکا عێراقی جێڵا کە جێهێڵا هەم خەڵکی تر دەستی تێوەردا لە عێراق و هەم ململانیەکان لە ناو پێکاتەکانە زەق بوونەوە و هەم داعش و گروپە تیرۆریستەکان هاتن بەشێکی عێراقیان داگیر کرد و لە بەرەنجامی ئەمە هێزی چەکداریش دروست بوو کە لە نێوماڵی شیعیا کە ئێستاکە ئەوان جونگەکانی دەوڵەت دەبەنەڕێوە و ئەوان هەڕەشە لە کارکتەرەکانەکەن و ئەوان هەڕەشە لە پەرلەمانتارانی غەیرە شیعاکەن و ئەوانن کە خۆیان کردووەتە لە بەشێ لە استراتیژیەتی ئێران و هەڕەشە لە مەساڵحی ئەمریکا و ئیسرائیل و هەنێ وڵاتی تر ئەکەن ئەمانە هەمووی و لە هەموو ئەمانش بەترسیدار ئەو جموجۆڵانی کە داعشێتی بەم ڕۆژان لەم ماوەی دوایە ئەبینین داعش چەند پەلامارەدا و چەند زیاتر خۆی ڕێکە خاتەوە کە ئەگەری لە ئەگەری چوونە دەرەوەی ئەمریکا جارێکی تر پەلاماری چەند شارۆچکەیەک بە دیوەکەی تریاوەری بگری خۆ چوونە دەرەوەی ئەمریکا جۆرێک نییە لە پێدانەوەی سەروەری بە عێراق وا دەکە عێراق کە خۆی سەروەری هەبێت و نەهێڵێت ئەمانە ڕوو بدەن کە تۆ باسە کرد کێشەکە لەمایە خۆی لە ئەسڵی ئەم بابەتە دەبێ هەموو هێزانە بچنە دەرەوە بەڵام چی کاتێ ئەو کاتە لە عێراقا دەوڵەتێک مەدەنی دیموکراسی ئازاد کە هەموو پێکاتەکان لەسەری کۆک بن و دەستور جێبەجێ بکرێ و یاسا جێبێ بکرێ و هیچ وڵاتێکی تر دەخالت نەکا ئێستا ئەزانی چەند وڵات لە عێراقا پێگەی هەیە ئەزانین چەند وڵات بەهێز لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی سیاسی و لە ڕووی مخابراتی و هەواڵگری و دەخالەتی لە کاروباری عێراقا کە دەخۆوە تەنها ئەمریکا نییە دەبێت ئەمریکا وەک کەسێکی ڕزگارکەری عێراق و لەناوبردننی بەعەس ئەو خۆی بەوەدانا کە قوربانی داوە کە عێراق بگەێنێتە بەڕی ئەمان و بیخاتە قۆناغێک و کە قۆناغی بێ هەموو عێراقیان بە ئاسوودەیە بژێن نەک وڵاتانی تر کە ڕۆژگاری ڕەنگە دام و پاڵە پشتی حکوومەتی عێراقیان بێ کەواتە چوونە دەرەوەی دواتر یاسای نێودەوڵەتی هەیە یانی تۆ یاسایکی نێودەوڵەتی هەیە کە دەڵێ لە هەر وڵاتێکا سەفاری وڵاتیشی تر کەوتە بەر مەترسیەوە کەوتانی پەلاماری سنووری و وڵاتە درابێ باشە شەوانە دەبینین سەفارەی ئەمریکا دەدێتە بەر کاتێشە و هاوان وانە ئێگەر ئەم دەوڵەتە ئەوەندە بەهێزە و لە ناو بەغاشەوەی سە دوێنە شەو لە زەعفەرانیەوە ئاراستی بردمانکردنی سەفاری ئەمریکا کراوە باشە ئەگەرم حکومەتە ئەوەندە بەهێزە بۆ هێشتی لە ڕۆژانی ڕابردووە پەلاماری سەفاری ئەمریکا بۆ شەوانە لێ دەدرێ بۆ ناتوانێت بنەبڕی داعش و گروپە تیرۆریستەکان بکە بۆ ناتوانێت دەستور جێبەجێکا و بەند و بڕگەکانی جێبەجێ بۆ ناتوانێت داخوازی خەڵکی عێراق جێبەجێگەکە حکوومەتێک پڕ بووە لە گەندەڵی و لە فەشەلی ئیداری و لە پشپشکێنە دواتریش خۆ هەر ئەمریکانیە کە ئەمریکا هاتووە زۆر سوودی بە عێراق گەیاندووە بەڵام وڵاتی تر هاتووە عێراقی دای مەسەی ساکە دەوڵەتی تورکیا
خۆ بەشێکی لە خاکی کوردستانی داگیر کردو باشە فەرموو 15 ساڵ لە تورکیا لە چەندین ناوچەی جیاجای داگیر کردووە با حکوومەتی عێراق بە تورکیاش بڵێ بچۆ دەرەوە کە زیانی پێمانەیە قازانجی پێمانە بەڵام ڕەنگەمانەوەی ئەمریکا لانی کەم بۆ ڕاگررتنی باڵانس لە نێوان پێکاتەکانی عێراقا و ڕەداکردنەوەی ئەو هەڕەشانی کە لایەن گروپە چەکدارەکانی عێراق و لایەن تیرۆریستەکان وەکتێ ڕای بگرێ و کێشەی عێراق زۆر لەوە گەورەترە کە لەم ئانوساتا بە ئەمریکا بڵێ فەرموو بچۆ دەرەوە. سوپاس ناوبرە گوەرەگرین و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کوڵەتی بەرز و سەردەمیانە. پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکهاتووە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەطباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرماوگەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێز ئارام عەبدوڵڵا کە لە هەولێر و لەگەڵمان دای ئاماژەت بۆ دا و کێشانەی کە تا ئێستا هەن لە عێراقدا کێشەی کەڵەکەبووی 15-16 ساڵی ڕابردوون. پرسیارەکە ئەوەیە ئێستا کاتی ئەوەیە کۆتایی بەم کێشە کەڵەکە بووانە بێت و سەردەمێکی نوێ لە عێراقدا دەست پێ بکات؟ بەڵێ کاگوسێ بەگەر بە کات بێ کاتیش تێپەڕیەوە ینی لە 16 ساڵی ڕابردوودا ینی ئەم میلەتە لە وەزعێکی زۆر خراپ گوزەران دەکا ینی ئێمە عێراق لەسەر بەحری نەوتین ئەمە وەزعی خەڵکەکە ینی خەڵکەکە کە هاتوۆتە سەر شەقام وەکو باسم کرد لە برسان هاتووە ینی لە ناهەمواری ژیان و گوزەرانی هاتووە ینی لە خۆیەوە نەهاتووە ینی لە خلالی 2-3 مانجی ڕابردوودا زیاتر لە 600 کەس کوژراوە، زیاتر لە 20,000 کەس بریندار بووە، زیاتر لە چەند هزار کەس گیراوە. ینی ئەمانە خەڵک بۆ دێ لەسەر شەقام خۆی بە کوشتن دەدا ئەگەر تینی بۆنێ ئەگەر نەگاتە ئێسچی وەکو دەڵێ ینی بۆیە وەکو باسم کرد ئێستا کێشەکە لە نێو ماڵی شیعەیە ینی بەڕاستی من لە بەرنامەکەی پێشترش باسم کرد ینی ئەوان بێن لایەنە سیاسی سەرچیەکانی شیعە مەسەن چەند کاندیدێک دیاری بکەن لە نێو ئەو کاندیدانە لەسەر کاندیدێک ڕێککەون و هەوڵ بدرێت ڕێکەوتنیش لەگەر شەقامدا هەبی. بەڵام سەیرەکە لەوەدا ئەوەی شەقام داوای دەکات داوای خەڵکانێک دەکەن کە لە ساڵانی ڕابردوودا تێوە نەگڵابێت لە گەندەڵی پۆست و پلەی نەبێ باشە هەر لەم ماوەیەدا هەموو ئەوانەی کاندید کراون لەم چەند ڕۆژانش باس محەممەد تۆفیق علاوی ئەمە لە سەردەمی حکومەت وەزیری اتصالات بووە لە سەردەمی حکومەتی مالیکی، مستەفە الکاظمی ڕئیس المخابرات بووە، قاسم العرەجی وەزیری داخلیە بووە، حەیدەر عەبادی ئەوە هەم دیسان ناوی هاتوێتەوە ناوناوەکان، عەلی شوکری ڕئیسی مستەشاری نە و وەزیری سەرۆک کۆمار و وەزیری تەختید بووە. یعنی لە ڕابردووش بینیمان لە پێشترێش ئەسعەد غێدانی و پارێزگاری بەسرە و محەممەد شیاع سوودانی و قسەی سوهەیل و ئەوانە هەموو ئەوانە بوون کە لە ڕابردوودا پۆستیان هەبووە. یعنی تۆ کەسێک لە پارێزگاری بەسرە سەرکەوتوو نەبیبێ شارێکی وەکو بەسرە ئاوی خواردنەوەی نەبێ محافیزەکە بەرپرسە پێشی سەرۆک وەزیرانەکە ئەمە چۆندێک کاندیدی دەکەی. یعنی متەناقزێک هەیە لە بینی شەقام و لە بینی
هێزە شیعیەکانیش یعنی شەقام داوایان کردووە خەڵکانێک بێ کە تێوە نەگڵابی لە گەندەری خەڵکانێک بێ لە ڕابردوودا لە 15-16 ساڵی ڕابردوودا پۆستی نەبێ باشە ئەوان دێن هەمان خەڵک کاندید دەکەنەوە ئەو خەڵکانە کاندید دەکەنەوە لە ڕابردوودا پۆستی وەزیری هەبووە پۆستی سەرۆکی مخابەراتی هەبووە پۆستی سەرۆک وەزیرانی هەبووە ئەمە بەڕاستی ئەگەر بەم شێوەیە بی ناگەن بە هیچ شێوەیەک یعنی من پێم وایە یعنی دوا چارەسەر لە وەزعی ئێستای عێراقدا تەنها هەڵبژاردننی پێشوەختە دەبینم هەم ئەوەی شەقام داوای دەکاتن کاندیدێکی وا ئاسان دەست ناکەوی و جارش کەش دەڵێن مچینە کاندید هەبێ کاندیدی سربەخۆ ئێستا هەبێ تێوە نەگڵا بێ پاک بێ خاوەن بڕوانامە بێ تەکنۆقرات بێ بەڵام چێ پشتیوانی دەکا خۆ عادل عەبدولمەهدیش ڕاستە پێشتر ڕابردووی سیاسی هەبووە بەڵام لیستی نەبوو کوتلەی گەورەی نەبوو تەنانەت ئەندام پەرلەمانێکی لە پەرلەماندانە ئەو کاتەش لە 2 ساڵی ڕابردوودا کاتێک هاتن عادل عەبدولمەهدیان کاندید کرد دوای ئەوەی کوتلە گەورەکان نێوماڵی شیعی لەسەر هیچ کەسێک نەگەیشتنە کاندیدێک یعنی بە ناچاری هاتن لەسەر عادل عەبدولمەهدی ڕێکەوتن یعنی من پێم وایە هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە ئێستا ئەگەر هەموو ئەوانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ناویان هاتووە و لەلایەن شەقام بەشێکیان ڕەفسکراینەوە هێشتان بەشێکیان ماون من پێم وایە هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە بۆیە من زارش ترش دەڵێم من لە هەڵبژاردننی پێشوەختە بە چارەسەر دەبینم یاوەتا بە پێی مشکلەکە ئەوەیە بە پێی دەستوریش کار ناکرێت خۆ هەڵبژاردننی پێشوەخت چی لە دۆخی عێراقیەکانە گۆڕێ خۆ هەرم دەموچاوە سیاسیانن هەرم فراکسیۆن و حیزبانن لە دوای پرۆسی ئازادی و بەشداری دەکەن لە هەڵبژاردنەکانە و نەختێ کورسیەکانیان گۆڕانکاری بەسەردادێت بەڵێ ڕاستە لەوانەیە گۆڕانکارێکی ئەو تۆ ئەو کاتەش نەبێ بەڵام ئەمەی شەقام ئێستا ئەم خەڵکەی لە شەقامە دەبێ ئەمجارە نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێری ینی هەرچەندە ئەوەی جەنابیشت دەڵێ منیش ڕێیم وایە لە ساڵونی و 2 ساڵی ڕابردوودا خۆ هەڵبژاردن کراوە لە 2 ساڵی ڕابردوودا لەوانەیە بەشێک لەو دەموچاوانە بێنەوە بەڵام لەوانەشە بەشێکی باشیش بگۆڕدرێن ینی چونکە ئەمەی لە فترەی ڕابردوودا ڕوویداوە ئەم خۆپیشاندانە فراوانەی کە لە بەغدا و زۆربەی شارەکانی تریشی گرتەوە جیاواز بوو لە خۆپیشاندانەکانی چەند مانجی ڕابردوو ساڵی پار و پێشتر خۆپیشاندانی ملیۆنی دەکرا بەڵام مقتەدا سەدر ڕابەرایەتی دەکرد سەعاتی بۆ دادەنان لە سەعات ئەوەندە سەعاتە دەڕۆیشتن و ئەوەندە سەعاتە دەگەرانەوە و ساحەکەشیان پاک دەکردەوە تەنانەت ئاسەواری خۆپیشاندان و خواردن و خۆراکیشیان لە شەقامەکان بەجینە دێشت بەڵام ئێستا ئەوەی تێبینی دەکرێت لایەنە سیاسیەکانیش تەنانەت مقتەدا سەدر و کوتلەی سائیرین و ئەوانش تەسیلاتیان لە سەواندانی یعنی وەکو باسم کرد جیلێکی تازەیە ڕەفزی هەموو شتێک دەکاتن یعنی تینی بۆ هاتۆ گەیشتۆتە ئێسچی بەڵام بۆ دیسان بەو مانایە چارەسەر ناکرێت من پێم وایە دەبێ لایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعە بە هاوکاری لەگەر سونەش لەگەر کوردیش بەردەوام لە گفتوگۆدا بن کۆبوونەوەی بەردەوام هەبی ئێستا پێویستە عێراق غورفەی عەمەلیاتی هەبی بۆ کۆبوونەوەکان یعنی بەردەوام هەم لایەنە سیاسیەکان هەم لەگەر شەقام لەگەر نوێنەری شەقامدا بەردەوام کۆبنەوە کاتێک کاندیدێک دیاری دەکەن پێش ئەوەی بیدەنە سەر کۆماریش پێشەوە ناوەکەش ئەلانکەن ئەوان پێشتر لە نێوانی خۆیاندا ڕێک بکەون یعنی ئەجینا خۆ ئەگەر بە پێی دەستور بێ بە پێی مادەی 76 و 80 دەستوری عێراق بێ ئێستا سەرۆک کۆمار مەفروزە هەم دەسەڵاتەکانی سەرۆک وەزیران وەربگرێ و بە پێی ئەو دەسەڵاتەی کە دەستور پێیداوە لە گەورەترین کوتلەدا کاندید دیاری بکە و بینێرێ بۆ پەرلەمان و کۆتایی بەم تەنگژەیە بێ بەڵام وای لێ هاتووەکو باسم کرد لە عێراقدا بەداخەوە دەڵم کەس ناخوێنێتەوە ئەمەی من نیشتێبینی دەکەم هەست دەکەم نازانم مەرجەعیش زۆر بێدەنگە تەسیراتی کەم بووە هەرچەندە من پێم وایە تەسیراتی لەسەر شەقام زۆر کەم بووە مەرجە یعنی خەریکە من وەکو ئەمەی ئەوروپای دەبینم کاتی خۆی چۆن خەڵک کەنیسەی لە دەسەڵاتدا دوور خستەوە یعنی شتێکی لەو بابەتە لە عێراق دەگوزارێتن بەڕێز ئارام ینی بەڕای تۆ
دەبێت جیلی تازە گروپەکانی شەقام بەم جۆرە حکوومەت بەرن بەڕێوە ئەنێمە نمونەیەکە دەبیندرێت لە وڵاتانی جیهان یاخود نمونەیەکە هەیە کاری کردووە کە تا بەم جۆرە گروپەکانی شەقام زاڵ بن بەسەر حکومڕانیدا؟ نەخێر من پێم وایە سەرکەوتو نابن، ئەوانی سەرکەوتو نابن. دەبێت ڕێکەوتن هەبێ لە نێوان زیری تازە و لە نێوان زیری کۆنیشدا، لە نێوان ئەم حکومڕانەکانی لە ڕابردوودا چکۆ حکومڕانەکان خۆ مەسەلە شەخص نییە. تۆ شخصێک گەندەڵی کردووە، شخصێک گلەیی لەسەری هەیە، تۆ دەتوانێت ئەم شخصە بگۆڕی. حزبەکان چۆن دەگۆڕی؟ حزبەکان خۆی انتخابات دەیگۆڕی. یعنی ئەمە کوتلەی سائیرین و کوتلەی فتح و نەسر و تا دوایی ینی ئەمانە چێدا؟ ئەمانەش خەڵکی خۆیان لەگەڵدایە، ئەمانش بە ملیۆنەها خەرچیان لەگەڵدایە. یعنی بۆیە ئەمە بەو مانای نییە، ئەمە ئەوروپا نییە ئێستا لە شەقامدا. لە ئەوروپاش ئاسانیە، لە ئەوروپاش خۆ ئەوانەی کاندیدن پۆستی سەرۆکوەزیران و سەرۆکی حکومەت و وەزیرەکان وەردەگرن لە حیزبەکانەوە دێنیانی. من بەو مانای نییە دیفاع لە خەڵکی خراپی حیزبەکان ناکەم. تۆ سەرۆکوەزیرانێکت هەیە جێگای گلەیی و گازاندەیە لە ڕابردوودا سەرکەوتو نەبوو لە کارەکانیدا، تۆ دەکرێت داوا بکەی و سەرۆکوەزیرانە بگۆڕدرێت بۆ سەرۆکوەزیرانێشتر. لە وەزارەتێک وەزیرێک ئەدای باش نەبووە، ئەدای خراپی هەبووە، لە کار و ئەدای سلبیاتی زیاتر بوو لە ئیجابیات، تۆ داوای گۆڕینی ئەو وەزارەتە دەکەی، داوا لە حیزبەکەی دەکرێت، داوا لە حکومەتەکەی دەکرێت، داوا لە ئەنجومەنی وەزیرانەکە دەکرێت ئەم وەزیرە بگۆڕدرێ. بەڵام ئەوەی جارشکەش دەڵێم یعنی ئەمەی لە شەقام ئاسان نییە. ینی ئەمە ئەوەی شەقام داوای دەکا دیاریکردنی قایمقامێک و محافیزێک نییە و ئاسان بێ. ینی تۆ بێ لە ساحەی تەحریر کەسێک دیاریکەی بڵێ ئەوە نوێنەری منەوە ئەوە دەبێت بە سەرۆکوەزیران. لەوانەیە بەیانی تۆ ئەگەر ئەمە قبول بکرێ بەیانی لایەنە سیاسەکانیش دێنە سەر شەقام دەڵێن ئێمە ئەوە قبول ناکەینەوە کاندیدی ئێمە نییە. لەوانەیە لایەنەکانی تری ئەو حیزبە سیاسیانش زۆر زیاتر بنەوەی ئێستا خەڵک لە سەرجادەیە. خۆ عێراق چەندین ملیۆن کەسە، ینی ملیۆنە کەس دێتە سەرزادەی ئەدی دەیان ملیۆنەکەی تر. یعنی بۆیە من پێم وایە پێویستی بە ڕێکەوتن هەیە، دەبێت ڕێکەوتن بکرێت، دەبێت تەفاهم هەبی هەم لە نێوان حیزبە سیاسیەکانی عێراق لە نێوماڵی شیعەدا، و من پێم وایە مەرجەعیش دەبێت بە هەموو هێز و توانای خۆیەوە بێتە سەرخەت. یعنی بە دوای گرفتەکەش دابگەڕێ، بە دوای خەلەلەکە دابگەڕێ، ئایا خەلەل لای حیزبە سیاسیەکانە، لای کوتلە گەورەکانە، یعنی کێشەکە چییە؟ ینی بگەنە زۆر باشە، سپاس. حلێکی گونجاو ینی چکە ناکرێ ئەمە عێراق بۆم شێوە وەکو کا حەسەنیش باسی کرد، ینی کێشەی عێراق خەرەوە نیە ئێستا ئەمە سەرۆکوەزیران ناتوانین هەڵبژێرین. ئێمە ئێستا ئەم کێشەی دوای کوژرانی قاسمی سولێمانی و ئەبوو مەهدی موهەندس خۆ دەزانی وەزی عێراق چۆتە خۆناغێکی ترەوە، کێشە لە نێوان ئەمریکا و عێراقیشدا هەیە. یعنی دەبێ ئەمە هەولێکی جدی بدەین بۆی ئەمانە چارەسەر بکەین. زۆر باشە بەڕێز حەسەن، ئەگەر مێژووی عێراق هەڵدەیتەوە هەمان ئەم نموونانە دووبارە ئەبنەوە، بەڵام بە شێوە و بە فیگەری جیاواز زەبر و زەنگێکی زۆر کەمتر ڕۆڵی بینیوە لە ڕووداوەکاندا؟ بزان بڕێز، یعنی ئەوەی کە شارەزایی مێژووی عێراقی بێت یان ئەو کەسانی کە خوێندنەوەیان هەیە بۆ مێژووی عێراق لە ماوەی 5,000 ساڵی مێژووی عێراقا لە سۆمەرەوە تا ئێستاکە ئەمەی کە پێی ئێستا پێی دەوترێ عێراق نە جوگرافیایکی یەگرتوو بووە، نە تەنانەتەوەی حکمی کردووە، نە شوناسێکی تایبەتی هەبووە. هەمیشە ئەم پانتایی ئەم مەساحەیە کە ئێستا پێی دەوترێ عێراق بەردەوام مەیدانی ململانی و شەڕ و پێکدادان و کوشتن و داگیرکاری و پەلاماردان و خەڵکاتوە داگیری کردووە و سەدان ساڵ حکومڕانی کردووە و باری خۆی هاڕیوە و ڕۆیشتووە. کەواتە ئەمەی کە ئێستا لەسەر مەیدانی عێراقی لە ئەمڕۆ ڕنگدانەوەی ئەو کللتور و ئەو مێژوەیە کە ئەیامێکە کەڵەکە بووە لەسەر عەقلیەت و لەسەر پەروەردە و لەسەر ڕۆشنبیری عێراقیەکان. بۆیە دەبێت چاوەڕێی ئایندەیەکی زۆر باش نەکەین بەم فۆرمەی کە ئێستاکە هەیە لە عێراقا، بەو فۆرمەی کە لە ساڵی 1920ەوە تا ئێستاکە لە عێراقا بەردەوامە لە دەوڵەتێکی یەکگرت و زاڵبوونی نەتەوەیەکی سەردەست و هەژمونی دیکتاتۆریەت و تایفەیەک لەسەر وڵات، ئەمانە بە بەردەوامی ماوەیەک ڕۆیشتووە دواتر ڕەت کراوەتەوە. بۆیە
ئەوەی کە لە ئێستا لە شەقامی عێراقی دەگوزارێ بەشێکە لە ڕەتکردنەوەی ئەو عەقڵیەتەی کە لە ڕابردووە کاری کردووە لەسەر عێراق. مەسەلەن دیقەتی داواکاری خۆپشاندەرانیان ئەوانی کە من هەمیشە دەڵێم ئەو شۆڕشە نەرمە سپیەیە کە ئێستاکە ئیشەکە لەسەر گەلانی عێراق و تا دێ تاوەسێنێەوە تا دێ هەم لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە بەرەو پێشتر ئەڕۆن. پێشتر داواکاریەکانیان بریتی بوو لە داواکاری 12 خاڵ. ئێستا لە ڕۆژانی ڕابردووە گەیشتۆتە 20 خاڵ کە من 6 خاڵی گرنگی هەیە. ئەم 6 خاڵە یەکەمیان ئەوەیە کە داواکەن کەسێکی بێلایەن و لە شەقام و هەڵبژێرێت کە ئەمەش بەڕاستی تا ئەندازەیەک جۆرێکە لە مستەحیل. خاڵێکی تر دەستێوەردانی هەموو وڵاتێک بە مانایەکی شاملتر بە ماوەنایەکی فراوانتر ڕەت دەکەنەوە لە کاریباری عێراقا. تەنها چەک لە دەستی سوپا و دام و دەستگاکانە بێ کەواتە دەبێ حەشدی شعبی نەمێنێ ئەو هێزە بۆر و زۆری میلیشیایە لە عێراقا نەمێنێ بووە داواکەن سیستەمی وڵات بگۆڕێت سیستەمێکی بە هیچ شێوەیەک دین دەخالەتی نەکا دەوڵەتێکی مەدەنی دیموکراسی ئازادی خواست بێت کە لە عێراقا فەرمانڕەوایەتی بکە بۆ هەموو عێراقیەکان بێت. دواتر ئاخر داوایان کە داوایەکی ئەوەیە نابێ مەرجەعیەت و پیاوانی ئاینی دەخالە لە کاروباری وڵاتە بکەن کەوەی کاک ئارام دەڵێ ئەبێ مەرجەعیت بێت بەڕاستی مەرجەعیت مۆفەق نەبووە لە ئێستا ئەو حکومەتانەی و کابینانی کە دروست بوون لە ڕابردووە هەمووی بە مبارەکەی مەرجەعیت بووە هەمووشی شکست خواردوو بووە زیاتر گەندەڵی و ناکۆچی و ململانیەکانی قوڵتر کردوێتەوە. سپاس. بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی سپاس کە لەگەڵماندا زۆر سپاس. بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی سپاس بۆ تۆش کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووین کاتی گەرما و گەرم کۆتایی هات خواتان لەگەڵ.